موژدە بە گوێرەی نووسینی مەتتا بەشی دا. ئینجا 12 قوتابیەکەی بانگ کرد. دەسەڵاتی پێدان تاکو و ڕۆحی پیس دەربکەن و هەرچی نەخۆشی و نەساغی هەبوو چاک بکەنەوە. ئەمانەش ناوی 12 نێردراوەکەیە. یەکەمین شیمۆن کە بە پەترۆس ناو دەبرا و ئەندراوسی برای، یاقوبی کوڕی زەبدی و یۆحەنای برای، فیلیپۆس و بەرتۆلماوس، تۆماس و مەتتای بازگر، یاقوبی کوڕی حەلفا و تەداوس، شیمۆنی کانەوی و یەهوزای ئەسخەریوتی کە عیسای بەگرتندا. عیسا ئەم 12یەی ناردە، فەرمانی پێکردن بە ڕێگای نەتەوەکاندا مەڕۆن و مەچونە شاری سامریەکان، بەڵکو لە بری ئەوە بڕۆنە لای مەڕاوونبووەکانی ماڵی ئیسرائیل. کاتێ دەچن جار بدەن و بڵێن پاشایەتی ئاسمان نزیک بۆتەوە، نەخۆش چاک بکەنەوە، مردووان زیندوو بکەنەوە، گول پاک بکەنەوە، ڕۆحی پیس دەربکەن. بە خۆڕایی وەرتان گرتووە، بە خۆڕاییش بیدەن. زێڕ و زی و مس لە پشتێنتان هەڵمەگرن، نەتورەگا بۆ ڕێگا، نەدوو کراس و سۆڵی زیاد و نەگۆپاڵیش، چونکە کارگەر شایانی نانی خۆیەتی. چوونە هەر شار و گوندێک بە شوێن کەسێکی شایستەدا بگەڕێن و تاک و دەڕۆن لەوێ بمێننەوە. کە چوونە ماڵەکە سڵاوی لێ بکەن. ئەگەر ماڵەکە شایستە بوون با ئاشتیتان بۆی بێت، بەڵام ئەگەر شایستە نەبوون ئەوە ئاشتیتان بۆ خۆتان بگەڕێتەوە. ئەوەی پێشوازی لێ نەکردن و گوێی لە قسەتان نەگرت، لەو ماڵە یان لەو شارە بڕۆنە دەرەوە و تۆزی پێتان بتەکێنن. ڕاستیتان پێدەڵێم، لە ڕۆژی لێپرسینەوەدا دۆخی خاچی سەدوم و عەمورا سزای سووکتر دەبێت لەوەی ئەم شارە. ئەوە تا من وەک مەڕ بەناو گورگاندا دەتان نێرم، جاوریابن وەک مار و بێبەری بن وەک کۆتر. لە خەڵکی بە ئاگا بن، چونکە دەتاندەنە ئەنجومەن و لە کەنیشتەکانیان بە قامچی لێتان دەدەن. لەبەر من دەبردرێنە بەردەم فەرمان ڕەوایان و پاشایان، وەک شایەتێکی من بۆ ئەوان و بۆ نەتەوانیش. کاتێکیش بەگرتنتان دەدەن نیگەران مەبن چۆن یان چی بڵێن. لەو کاتەدا پێتان دەدرێت چی بڵێن، چونکە ئێوە قسەکەر نین، بەڵکو ڕۆحی باوکتانە لە ئێوەدا قسە دەکات. برا برای خۆی بۆ مردن بەگرتن دەدات، باوک منداڵی خۆی. منداڵان لە دایک و باوک هەڵدەگەڕێنەوە و دەیان کوژن. هەموو خەڵک لەبەر ناوی من ڕقیان لێتان دەبێتەوە، بەڵام ئەوەی تاک و کۆتایی دام بەخۆدا بگرێت ڕزگاری دەبێت. کە لەم شارە دەتان چەوسێننەوە، ڕاکەن بۆ یەکێکی دیکە. ڕاستیتان پێدەڵێم، شارەکانی ئیسرائیل تەواو ناکەن پێش هاتنی کوڕی مرۆڤ. قوتابی لە مامۆستاکەی بەرزتر نییە و کۆیلەش لە گەورەکەی بەرزتر نییە. بۆ قوتابی بەسە وەک مامۆستاکەی بێت و کۆیلەش وەک گەورەکەی. ئەگەر خاوەن ماڵ بە بەعلەزبوول ناو ببردرێت، چەند زیاتر خانەوادەکەی. بۆیە لێیان مەترسن، چونکە شاردراوە نییە ئاشکرا نەبێت و نهێنی نییە دەرنەکەوێت. ئەوەی لە تاریچیدا پێتانی دەڵێم لە ڕووناچیدا بیڵێنەوە. ئەوەی بە چرپە دەیبیستن لە سەربانان زاڕی بدەن. لەوانە مەترسن کە لەش دەکوژن، بەڵام ناتوانن گیان بکوژن. بەڵکو لەوە بترسن کە دەتوانێ هەردووشیان لە دۆزەخدا لەناو بەرێت. ئایا دوو چۆڵەکە بە فلسێک نافرۆشرێت؟ کەچی هیچ یەکێکیان بەبێ باوکتان ناکەوێتە سەرزەوی. ئێوەش
تەنانەت هەموو مووی سەرتان ژمێردراوە کەواتە مەترسن ئێوە زۆر لە سۆلەکە بەنرخترن. بۆیە ئەوەی لە لای خەڵکدانم پیا بنێت منیش لە لای باوکم کە لە ئاسمانە دانی پیادەنێم. بەڵام ئەوەی لە لای خەڵک نکۆڵیم لێ بکات منیش لە لای باوکم کە لە ئاسمانە نکۆڵی لێ دەکەم. وا مەزانن کە هاتووم تاکو و ئاشتی بهێنمە سەرزەوی، نەهاتووم بۆ هێنانی ئاشتی بەڵکو و شمشێر. چونکە من هاتووم بۆ هەڵگەڕاندنەوەی کوڕ لە باوکی و کچ لە دایکی و بووک لە خەسووی. دوژمنی مرۆڤیش لە خانەوادەکەی خۆی دەبێت. ئەوەی باوک یان دایکی لە من خۆشتر بوێت شایانی من نییە. ئەوەی کوڕ یان کچی لە من خۆشتر بوێت شایانی من نییە. ئەوەی خاچەکەی هەڵ نەگرێت و دوام نەکەوێت شایانی من نییە. ئەوەی ژیانی خۆی بدۆزێتەوە دەیدۆڕێنێت، بەڵام ئەوەی ژیانی خۆی لەبەر من بدۆڕێنێت دەیدۆزێتەوە. ئەوەی پێشوازیتان لێ بکات پێشوازی لە من دەکات، ئەوەش پێشوازیم لێ بکات پێشوازی لەوە دەکات کە منی ناردووە. ئەوەی پێشوازی لە پێغەمبەرێک بکات بە ناوی پێغەمبەر ئەوە پاداشتی پێغەمبەرێک وەردەگرێت. ئەوەش پێشوازی لە پیاو چاچێک بکات بە ناوی پیاو چاک ئەوە پاداشتی پیاو چاچێک وەردەگرێت. ئەوەی تەنها جامە ئاوێکی سارد بداتە یەکێک لەم بچووکانە لەبەر ئەوەی قوتابی منن، ڕاستیتان پێدەڵێم پاداشتی ون نابێت.